سیڤەر هەڵە زایەدراوەکەی مێژوو ئەمڕۆ 102 ساڵ بەسەر ڕێکەوتنێکدا تێپەڕ دەبێت ئەگەر جێبەجێ بکرایە نەتەوەی کورد لە قۆناغێکی تری مێژوودا بوو. پەیماننامەی سیڤەر لەدەی ئاوی ساڵی 1920 لە نێوان براوەکانی جەنگی جیهانی یەکەم و دەوڵەتی عوسمانیدا واژوو کرا. هەلی بۆ کورد ڕەخسان داوای مافی خۆی و دروستکردنی قەوارەیەکی سربەخۆ بکات. بە پێی پەیماننامەکە عوسمانیەکان دەستبەرداری ئەو خاکانە بوون کە تورک تیایدا نەدەژیا و دەستیان بەسەرداگرت بوو. بەشێک لەو ناوچانەی سیڤەر دەیگرتنەوە خاچی کوردستان بوو. سەتا بیستی کۆی خاچی کوردستان دەکەوتە چوارچێوەی ئەو نەخشە سیاسی نوێیەوە کە لە ناوچەکەدا کار بۆ دروستکردنی دەکرا. بە گوێرەی مادەکانی 1970 و 1990 پەیماننامەکە بوار بۆ گەلی کورد دەڕەخسێنێ کە قەوارەیەکی سربەخۆ بۆ خۆی پێک بێنێت. سەرچاوە مێژوویەکان ئاشکرای دەکەن بەهۆی ناتەبای سەرکردەکانی ئەو کاتی کورد و نەبوونی کۆدەنجیەکی نەتەوەییەوە هەلەکە لە دەست درا. بە پێی سیڤەر بەشێک لە خاچی کوردستان دەکەوتە ژێر چاودێری وڵاتانی هاوپەیمانانەوە، بەشێشی دیکەشی دەخرایە سەر ئەو دەوڵەتەی کە بڕیار بوو بۆ ئەرمەنیەکان پێک بهێنرێت. بەڵام دژایەتیەکانی دەوڵەتی تورکیای نوێ بە سەرۆکایەتی کەمال ئەتاتورک و نەبوونی بەرژەوەندی وڵاتە زلهێزەکان لە ناوچە کوردیەکەدا دوو هۆکاری تر بوون تا کورد سوود لە ڕێکەوتنەکە نەبینێت. تورکیا بە پەیماننامەی لۆزان لە 24 تەمووزی ساڵی 1923 سەرجەمادەکانی سیڤەری هەڵوەشاندەوە کە لە بەرژەوەندی کورددا بوون. لۆزان کوردستانی بۆ 4 پارچەدا بەش کرد بەسەر تورکیا و ئێران و عێراق و سووریادا، جگە لەو ناوچە کوردیانی تریش کێشێتی سۆڤیەت دەستی بەسەرداگرتن.